پارێزگای سلێمانی لە ڕووی گەشەی تەندروستیەوە لە پێشەنگی هەموو پارێزگاکانی تری عێراق و وەرێمی کوردستاندایە. ئەمەش بە پێڵسەنگاندن و ئامارە ناوخۆی و نێودەوڵەتیەکان کە لە ماوەی ڕابردوودا کراوە بۆ پاراستنی ئەم ناوبانگەش. وەزارەتی تەندروستی و بەرپرسانی تەندروستی سلێمانی بەردەوام چاویان لەسەر ئەوەیە ئاستی خزمەتگوزارە تەندروستیەکان لە پارێزگاکەدا زیاتر پێش بکەوێت. لە نوێترین ئەنگاودا 3 پرۆژەی گرنگی تەندروستی لە شاری سلێمانی بە ئامادەبوونی خات و هێرۆی برای مەحمەد کرایەوە کە لەمە دوا لە پاڵ نەخۆشخانە و ناوەندە تەندروستیەکانی تردا خزمەتگوزاری زیاتری تەندروستی بۆ هاوڵاتیانی پارێزگاکە دابین دەکرێت. ئەم 3 پرۆژەیە سەرڕای قەیرانی دارایی سەرڕای ئەوەی کە ئێمە لە کەمی بودجین و لە کەم نەبوونی یاخود لە کەمی موچین بەڵام بە سوپاسەوە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی 3 پرۆژەی ڕێکوپێکیان کردەوە کە یەکیان سنتەری ددانی پیرەمێردا کە بە شێوەیەکی سەردەمیانە بۆ ئەوەی کە کورسی بڵین سەری ددان سەری نەخۆشانی ددان کەم ببێتەوە هەروەها بۆ ئەوەی کە ئەو نەخۆشانە خزمەتێکی پاکوتەمیزیان بکرێ بە تایبەتی کە شوێنێکی تعقیمکردنی زۆر ڕێکوپێکی هەیە. دووەمیشکردنەوەی سنتەری پێشوازی بوو کە خۆتان بینیتان ئەم سنتەرە هەروەکو وڵاتە پێشکەوتەکانی جیهان چۆنیەتی پێشوازیکردن لە نەخۆش، چۆنیەتی دابشکردنی نەخۆش، چۆنیەتی ئەوەی بە کۆمپیوتەرکردنی سیستمی نەخۆش بۆ ئەوەی کە چیتر کاغەز بەکارنێ. بەڕاستی من ئەو سیستەمە خۆشحاڵی کردم. هەروە سێمیشکردنەوەی کلینیکی ڕاوێژکاری ئێوارانی نەخۆشخانەی شار بۆ ئێمە بتوانین بە شێوەیەکی زۆر باش سوود لە نەخۆشخانەی شار ببینین کە بتوانین بە بەیانیان و ئێواران و شەوان لە خزمەتی هاوڵاتیان نابێت. ڕۆژانە بازاران هاوڵاتی بەمبەستی وەرگرتنی چارەسەر سەردانی نەخۆشخانە و ناوەندە تەندروستیەکانی پارێزگای سلێمانی دەکەن کە لەو ژمارەیە بەشێکی زۆریان هاوڵاتیانی پارێزگاکانی تری عێراق و هەرێمی کوردستانن. ئەمەش وای کردووە پارێزگای سلێمانی لەسەر ئاستی عێراق ببێتە ناوەندێکی گەورەی تەندروستی. ئێستا ئێمە لە شاری سلێمانی بۆ پرۆژەی نەخۆشخانەی پیرەمێرد کە کردمانەوە ئەمە بۆ ئەوەیە کە سەرەی نەخۆش نەمێنێ، نەخۆشی ددان دامپڕکردنەوەیە دانڕاستکردنەوەیە ئەمانە نەمێنێ. حەڤە کورسیکەمان زیاد کردووە، یعنی ئێستا تەنها لە 2 سنتەر 34 دکتۆر ئیژەکە لە یەک کاتە. ئەمە جگە لەو دکتۆری ددانانەی کە لە مەڵبەند و بنکە تەندروستیەکانە. نەخۆشی شێرپەنجەیەتە شاری سلێمانی، نەخۆش پێویستی بە زەڕە بێتە شاری سلێمانی. ئێستا لە شاری سلێمانی زۆربەی ئەو پرۆژانی کە پێویستە بۆ شارەکە جێبەجێمان کردووە، زەرعی مۆخمان کردووە، باشترین جیهازی زەڕەمان داناوە، نەخۆشخانەیەکمان کردوێتەوە کە لە عێراق تیاینە کە نەخۆشخانەی شارە و وەکو وەزیریش ئاماژەی پێدا لە سەقفی مانجێکی کرد ئێمە 2 فریاکەوتن لێراکەینەوە، فریاکەوتنی نەشتەرگەری و فریاکەوتنی هەناوی. بەمە بەڕێی من شتێ نامێنێ کە بیکەین، تەنها پێویستیمان بەوەیە کە ئیدامە بە پرۆژەکانمان بدەین. تەنها لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی ڕۆژانە نزیکەی 1000 کەس سەردانی نەخۆشخانەکە دەکەن. پاش نۆژەنکردنەوەی بەشی پێشوازی نەخۆشخانەکەش بە بەراورد بە پێشووتر دەتوانرێت بە شێوەیەکی گونجاوتر پێشوازی لە نەخۆش بکرێت. کەمە بۆتە هۆی ئەوەی کە نەخۆشەکان باشتر وەربگیرێن و جوانتر خزمەت بکرێن و دابشکردنێکی زانستیانیان بۆ بکرێ بەسەر نەخۆشخانەکانی وەکو فریاکەوتنی هەناوی فریاکەوتنی نەشتەرگەری و بژانەوەی دڵ. کردنەوەی چەند پرۆژەیەکی تەندروستی لە سلێمانی هاوکاتە لەگەڵ ئەو قەیرانە دارایی کە زیاتر لە 2 ساڵە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. بەڵام وەک بەرپرسانی تەندروستی دەڵێن جگە لە هەوڵەکانی حکوومەت لەم بوارەدا پرۆژەکان زیاتر لەسەر ئەرکی کۆمپانیاکان و کەسانی دڵسۆز جێبەجێ دەکرێن. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.